خۆشەویستان وەرن ئەم سۆسە نازدارەتان پێ بڵم چۆن دروست دەکرێت بۆ سەر هەموو جۆرە کێکێک دەتوانانی دروستیکەی تامێکی خۆشی هەیە و زۆریش تایبەتە بەڵام پێشەوەی سۆسەکەتان پێ بڵم وەرن سەرەتا بە ئەم کێکەتان پێ بڵم بۆی دواتر بتوانین سۆسەکەی بکەین بەسەرا سەرەتا پێویستمان بە 4 هێلکا بێ لەگەڵ یەکی سەڤانێلا هەموو جوان لە میکسەرە تایبەتەکەی فەکیرەین و پێویستیشمان بە 1 پەردەخ شەکرە بێ و دواتر 1 پەردەخ زەیت و پاشان 1 پەردەخ شیری گیراوە لەگەڵ 2 پەردەخ ئارد و پاشان 2 کیسە بیکین پاودەر ئەمانە هەموو جوان لە میکسەرە دەین و دواتر قەڵبەکەمان بەڕاشی چەورەکەین و دواتر کێکەکەکەین بەسەریا و هەندێک شکوڵاتی دەنک بۆ سەرەکەی و پاشان بۆ ناو فڕن من سەرەتا ئەیکەمە ناو ئەمە و دواتر دەقەتەوە بوو ئەیکەینە سەر ئەمەیان کە ئەوەی مارکەی جۆرێنجۆ بەکارەهێنێ من لە بۆتان ئەلکترۆکڕیمە 180 پلسیلیزیەمێ ئەوەی مارکی جۆرێنجۆ بەکارێن یاخود گۆرۆنیا باواتر بڵم باشترە ئەتوانن بەم شێوازە کێکەکانتان ببرژێنن بۆ سۆسەکەی پێویستمان بە 1 پەردەخ شیری وشک 1 پەردەخ شیری تەڕ 1 پەردەخ زەیت 1 پەردەخ شەکر 1 پەردەخ کاکاو و لەگەڵ 1 قشتەی بچووک ئەمانە هەمووی جوان لە میکسڕۆی فەکیرە دەین و پاشان سۆسەکەمان بەو شێوازە دەرچوو ئەگەر سۆسەکەت هەندێک خەز بوو ئەتوانینی و پەردەخ ئاویشی تێ بکەی میکسیکەی و کێکەکە وردەوردەوا بەرزە بێتەوە و پاشان کێکەکەم سارد بووە بالعکسم کردەوە بۆی نەخشەی بەشی ژێرەوەی بێتە سەرەوە و بتوانم سۆسەکەی لەسەردا بنێم بۆ شێوازە دەرچوو تامێکی هەتا بڵێ خۆش و نایابوو عجایبە و ئێوەش دەتوانن تاقی بکەنەوە دڵنیان بە دڵتانە بێت.